25 ساڵ بەسەر ڕاگەیاندنی کۆمەڵی دادگەری کوردستاندا تێپەڕ دەبێت. لە ماوەی ڕابردوودا کۆمەڵ وەکو لایەنێکی سیاسی بە نیاز و هەوڵی چاکسازی لە ژیانی هاوڵاتیانی کوردستان هەنگاوی ناوە. بەناوی خی گەورە و میهرەبان 25 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر ڕاگەیاندنی کۆمەڵی دادگەری کوردستان. دیارە ماوەکانی ڕابردوو ڕوت و ڕابوونی ئیسلامی بەناو ناونیشانی جیاوازەوە هەبووە. ڕاگەیاندنی کۆمەڵی دادگەری کوردستان لەو کاتەیە پێویستیەکی حتمی بوو. ئێستا کۆمەڵی دادگەری کوردستان یەکێکە لەو لایەنە سیاسیانەی کە لەسەر گۆڕەپانی سیاسی عێراق کاری سیاسی ڕۆژانەی خۆی ئەنجامەدا، چ لە پەرلەمانی عێراق بێ و لە پەرلەمانی کوردستان بێت. بەداخەوەکە ئێستا بارودۆخەکەی بەو شێوازەیە لە ئەنجومەنی پارێزگاکان لە قایمقامێتەکان لە ناحیەکان کۆمەڵی دادگەری کوردستان لە هەر شوێنێک بێت لە خزمەتی خاک و خەڵکی هەرێمی کوردستان ئابێت. هەر لە سەرەتای ڕاگەیاندنیەوە کۆمەڵی دادگەری لە قەزای چەمچەماڵ بنکە و بارەگای هەبووە و لەلایەنی پەروەردە کۆمەڵایەتی پزیشکی خێرخوازی و گەنج و لاوانەوە خزمەتی بە کۆمەڵگا کردووە. دیارە ئێمە وەکو ناوەندی کۆمەڵایەتی لە سنووری مەڵبەندەکەمانە لە ناو کۆمەڵی دادگەریە توانیومانە تێکەڵاوی جەماوەر و خەڵکی خۆمان بکەین لەم سنوورەیە و سوپاس بۆ خوا ئەوەندەی کە توانی بێتمان لە خۆشیەکانی خەڵکدا و هەروەها لە کێشە و مەشاکلەکانی شیانە بەشدار بووین بۆ ئەوەی بتوانین چارەسەری کێشەکانیان بکەین. ئێمە سوپاسی جەماوەری شاری چەمچەماڵ و سنووری مەڵبەندەکەمانەکەین کە بەڕاستی خەڵکی چاک و پاکی زۆر تایە، خەڵکی ئەهلی ئیسلاحی زۆر تایە، تێکەڵاوی و ئاوێتە بوونمان هەیە لەگەڵ هەموو چین و توێژەکاندا. ومێدەمێ ئینشاءڵڵا بتوانین لە داهاتووشدا لە خزمەتی ئەو خەڵکە بە ڕێز و خۆشەویستی خۆمان نابین. دیارە ئێمە لە 4 ساڵی ڕابردووە خزمەتێکی فراوانی بواری لاوان و قوتابیانمان کردووە. سوپاس بەخوا لە تەواوی کوردستانە ئینشاءڵڵا بۆ ئایندەیش لە بواری لاوانە و لە بواری قوتابیانە لە بواری پەروەردەیە پشتیوان بەخوا کاری گەورەتر و کاری فراوانتر و پرۆژەی فراوانتر ئەنجام دەین کەوا بێخواستەکانی لاوان و قوتابیان و بوارەکانی پەروەردە پڕ بکاتەوە. کۆمەڵی دادگەری کوردستان 25 ساڵ تەمەنی بەڕێ کرد، هیوادارین بتوانێت وەکو چۆن لە ڕابردووە لە هەموو کایەکانە خزمەتی کردووە لە ئێستایشە هەمان ئەو خزمەتانە بەردەوام بێت. لە کایی تەندروستیە بێگومان نەخۆشخانەی بەخشین و کۆمەلگە پزیشکیەکان لە شار و شارۆچکەکان ڕۆڵی بەرچاویان هەبوو لە خزمەتی کردنی خەڵکی کوردستانە. لە چەمچەماڵ ئێمە کۆمەلگەی پزیشکی بەخشینی چەمچەماڵمان هەیە کە بە 8 پسپۆڕی جیاواز پزیشکی پسپۆڕمان خزمەت بە نەخۆشەکان ئەکا کە لە بینینی هەر نەخۆشێکالانی کەم 12,000 بۆ نەخۆش ئەگەڕێتەوە کە ئەمە بڕێکی زۆرە. زۆر جار نەخۆشێک کە دێتە لای ئێمە تەنها بە پارەی بینینی پزیشکەکە بینین و پشکنین و دەرمانی شوەر ئەگرێتەوە گەڕێتەوە ماڵەوە کە ئەمە خزمەتێکی زۆر بەرچاوە. ئەمە سەرڕای ئەوەی کە مانگانە چەندین نەخۆش هاوکاری ئەکرێت بۆکو دابینکردنی دەرمان یان هاوکاریکردن لە داشکاندن لە نرخی دەرمانەکان و لە پشکنینەکان و لە بینینی نەخۆش و هەروەها سەرجەم بەشەکانی تر. کۆمەڵی دادگەری کوردستان لە ڕابردوودا لە نێو دامەزراوەکانی یاسادانان و حکومڕانی و ئەنجومەنە خۆجێیەکان و لە دەرەوە بنەڕی بارەگا و ڕێکخراوەکانیەوە بێوچان لە خەمی ژین و دینی خەڵکدا بووە و لە داهاتووشدا بەڕێگە و شێوازی جیاواز و بەرفراوانتر بەردەوام دەبێت. ڕەبین محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.